پێویستە پرسیار لە خۆت بکەی ئەزەل. خراپترین شت چییە کە لەوانەیە ڕوو بدات؟ ئەلۆ کاک عەلی، ئەمڕۆ نەهاتی؟ ئەمڕۆ کارێکم هەبوو، ئاگاداری دوکانەکەم بە. کاک عەلی گردەڵی بێمەلات ها؟ هاتەفۆ، ئەو کارە بۆ تۆ نییە، کاری خۆمە. خراپترین شت چێکە لێ ئەترسی؟ هەر لە سەرەتاوە وەڵامەکە دەزانی. هی! كرة برندان كرة تشيلسي برندان شەڕکردن ینی ڕوودانی ئەو شتانەی کە لێ ئەترسی. بەخێراتی خوارزە بیستومە کە بە دوای مندا دەگەڕێ. سیدیا کورا ئێرە جێمەیە دوورکەوە لێرە. چی دەوێ؟ پێم بڵێ تۆ دەزانی کاری من چییە؟ دکتۆری جەڕاحم، بەڵام جەڕاحێکی زۆر خراپ. نەخۆشەکانی بندەستی من زۆر ناژێن. چیت لە من دەوێ؟ چی بکەین ناچارین. هەندێک جار دەبێ نهێنیەکانی دڵی خۆمە لای بچووکەکان باز بکەین. هەر کە تۆم بینی وتم سەیری چاوەکانی ئەو هەتیوە. لەوانەیە ڕۆژێ دکتۆرێکی باشی لێ دەرچێ.
دەزانی من کێم؟ تۆ من دەکوژی؟ بۆچی بتکوژم ها؟ ئەمانەتێکتان لای منە، دەمەوێت بۆتانی بگەڕێنمەوە. کتێبەکانی کاکێت کەمێک سوتاون، هەرەوەن دەتوانین پارێزگاریان لێ بکەم. بیگرامانە ببە و بڕۆ. نەخێر، وتت وەڵامت دەدەمەوە. کاکم تەنها لەگەڵ ئێوە بووە، وەڵامی پرسیارم نەدەیتەوە، لێرە ناڕۆم. دەتەوێت چ پرسیارێکم لێ بکەی؟ کاکەم چی بە تۆ وتووە لەبارەی دزیە گەورەکە؟ هیچی نەوتووە، هیچ شتێکیشی نەدرکاندووە. ئەوەی لە دەرەوە ڕوودەدا لە دەرەوەش دەمێنێتەوە. لە زیندان قسەی لەسەر ناکرێت. ئێستاش بڵێ چ پرسیارێک لە من دەکەی؟ ئیتر چ پرسیارێکی تر لێ بکەم؟ بۆ ماوەی 8 ساڵی ڕەباق لەگەڵ ئەو کاکەت ئاو خواردنەوەشمان پێکەوە بوو. هەموو خولەکێکمان بەیەکەوە بەڕێ دەکرد. ئێستاش لای من تەنها ئەو پرسیارەت هەیە؟ بەڵێ. ئەو ڕۆژانی کاکل لەگەڵ تۆ نەبوو لەگەڵ من بوو خوارزە. ڕۆژێکیان لاقیشکە لەبەرەوەی زۆر پێکەنی. پاساوانەکان بە هەمویان کەوتنە سەری لێ هەندا. اینجا فێر بوو چۆن پارە بەدەست بێنێ، پێداویستەکانی پێدا بکات. فێری یاری قمار بوو. دواتر بوو بە وەستا، دوای لێ هات هەمومانی بە یەک دەقە دەخوێندەوە. ئیتر بۆ خۆی بوو بە خاوەن مێز و وەستای ساری. ئێستا تۆ جگە لەمانە دەتەوێت چی بزانی؟ دەبێ بیزانم. دەبێت چی بزانی خوارزە؟ دەتەوێت بزانی ئەو بەتانیەش کە دابوویانە ئەو داماوە بە دڵی خۆی نەبوو؟ باسی کەسێکی دەرەوەی بۆمان دەکرد لە هەموو کەس زیاتر خۆشەویستووە؟ دەپرسیار کە بزانم. بپرسە خوارزە، بپرسە خوارزە، بپرسە. ئەو شتێکە وەک جرمێشکی خواردووی ئەو پرسیارە من کەرگەی بیکە. ئاخر چ پرسیارێکی تر بکەم؟ چی بپرسم؟ کەسێک کە کاکی زۆر خۆش بوێ چ پرسیارێکی لەبارەوە دەکا ها؟ ئەو پرسیارە بکە بیکە، ئەگەر ناوەل بەو بڕۆ. کاکم لەوێ باسی منی نەدەکرد؟ بپرسە کوڕە، بپرسە. قەت باسی منی نەدەکرد؟ یاخود منی لەبیر چ بوو؟ کاکم وازی لە من هێنا؟ کاکت یەک ڕۆژیش، یەک سەعاتیش، یەک ساتیش تۆی لەبیر نەکردووە. ئەمە باش بزانە برام. بەڕاستی ئەمانەتێکی داوا بن بۆ تۆ. ئەمە بگرە، ئەمە ببە و بڕۆ. ئەمە چییە؟ ئەو نامەیە بۆ تۆ نووسیوە پێش ئەوەی بمرێ دای بە من. وتی ئەگەر من بەر نەبووم تۆ بەربوویت. وتی بە دڵنیایەوە بیگەنە دەستی مەمەت. ئادەی سەش بڕۆ. بەڵام ئەو شتانێک کە وتم هەرگیز لەبیریان نەکەی. کاکت هەرگیز تۆی لەبیر نەکرد.